خوێندنەوە بۆ خۆی یەکێکە لەو فاکتەرانەی کە دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ هەمیشە ڕوئیایەکی جیاوازتری هەبێ، هەمیشە تاکێکی جیاواز بێ، هەمیشە وا بکا کە وەڵامی سەرجەم پرسیارەکانی لە کتێبەوە دەسەکەوێ. بەڕاستی داخێکم هەیە کە لە وڵاتی ئێمە خوێندنەوە نەبووە بە کەلتور، خوێندنەوە نەبووە بەوەی کە ئێمە وەکو وڵاتانی تر تاکی کوردی بتوانێت تاکێکی خوێنەر بێ. ئەمەش چەند هۆکارەکانی با بڵێن ئێمە لا منداڵیەوە ئەمە نەبووەتە کەلتور لە لامان، نەبووەتە عادەت لە لامان کە فێری خوێندنەوە بین کە کتێب بکەینە هاوڕێی خۆمان. بەڕاستی یابن لەوەی کە ئەگەر ئێمە لە مناڵیەوە خوێندنەوە نەکەینە کەلتور لە لای مناڵەکانمان، گرنگی بە بابەتی مناڵان و نەیکەینە ئەو مناڵانە ڕانەهێنین، کتێبیان لا خۆشەویست نەکەین لە گەورەیی یان مەگەر کەسێکمان کە خۆمان زۆر عاشقی کتێبین ئەگینا ناتوانین ڕابین لەسەر خوێندنەوە. وەی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەڕاستی ئامارەکان دڵخۆشکەرنین لەوەی کە ڕێژەی توندوتیژیەکان وەکو بەڕێز ئاماژە پێدا بەرز بۆتەوە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ یەک هۆکار، ئێمە لە پڕکراینەوە بەرەو ڕووی جیهانە کرانەوەیەک ڕوویدا بەبێ ئەوەی کە ئێمە ئەزمونمان هەبێ یاوە خودت با بڵین ئەو کرانەوەیە هیچ پێشینەیەکمان ئێمە نەبوو بە ژن و بە پیاوە، بە تایبەتی لەسەر ژنان زۆر کەوتەوە. یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان خوێندنەوە ئەتوانێت بێتە هۆی ئەوەی کە ئێمە مافەکانی خۆمان بناسین و ئەرکەکانی خۆمان بناسین و بتوانین بە پێی کەلتور و بە پێی شێوازی ژیانی خۆمان مامەڵە بکەین بۆ ئەوەی ڕوبەڕووی توندوتیژی نەبینەوە، وەکۆی کە ئەڵێ نەشیش پسووتێ و نەکەباب. ئەگەر ئێمە تاکێکی وشیار بین هەرگیز ڕێنادێن توندوتیژیمان بەرامبەر بکرێەوە، ئەتوانین بە شێوازێکی تر بە میکانیزمێکی تر داوای مافەکانی خۆمان بکەین. بۆیە تکا لە ژنانەکەم داوا لە ژنانەکەم هیچ بیانوێک نەهێننەوە لەوەی کە مەشغوڵین منداڵمانەی هیچ هۆکارێک نێننەوە، کاتێک تەرخانکەن بۆ خوێندنەوە بۆ ئەوەی بگەن بەو خاڵی کە خۆیان ئەیانەوێت. ئێمە چیمان ئەوێ؟ هەر تاکێک بۆ نمونە ئامانجێکی هەیە، ئێمە وەکو ژن چیمان ئەوێ؟ ئەوەی کە بمانەوێ مافەکانمانە دەستمان کەوێ، بەڵام مافەکانمان لە چ ڕوویەکەوە بەدەست بێنین. ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی توندوتیژی ببینەوە. هیوادارم توندوتیژی کۆتایی پێبێ. ئەرکی میدیا ئەرکێکی زۆر پیرۆزە، بەڵام بەداخەوە کە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە توندوتیژیەکە کاتێ بەرامبەر بە ژنێک ئەکرێت، میدیا دێت ڕووداوەکە ئەگوازێتەوە بەبێ ئەوەی شرۆڤەی بۆ بکات، بێ ئەوەی کەسانی توێژەر کەسانی پسپۆڕ بێنێ لە هۆکاری پشت ڕووداوەکە بکۆڵێتەوە. تەنها ڕووداوەکەمان پیشانەیە ژنێک خۆی کوش، ژنێک توندوتیژی بەرامبەر کرا. بەڕاستی ئەم ڕووداوانە ئەبێتە هاندەر. بەڕاستی میدیای ئێمە هەتاوەکو ئێستا میدیایەکی ناپرۆفیشناڵە و نەیتوانی وەکار لەسەر هۆکارەکانی توندوتیژی بکاوە، نەیتوانی و توندوتیژیەکان کەم کاتەوە بە پێچەوانەوە توندوتیژیەکان بە لە ڕێگەی میدیاوە بە تایبەتی سوشیال میدیا زیاتر پەرەیستەندۆ. من بە هۆکارێکی ئەوەی ئەزانم ئەگینا ئەگەر بێت هۆکارەکان باز بکرێ، کەسانی پسپۆڕ بانگێش بکرێن لە هۆکارەکانی پشت توندوتیژیەکە بکۆڵدرێتەوە و چارەسەری بۆ دابنرێ. پێم وایە کە ئەو کاتە میدیا ڕۆڵی خۆی گێڕاوە. ئێستا ژنانیش لە بواری نووسین زۆر پێشکەوتون، زۆر لە هەموو بارێکەوە بە تایبەتی منەوەکەی بیم لە ڕۆژهەڵات لە هەموو بارێکەوە، هەم لە شێعرا هەم لە چیرۆکە هەم لە ڕۆمانە زۆر سەرکەوتون. ژنەکان ئێستا بەردەوام خەریکی خۆدۆزینەوەن، بە دوای خۆیانە ئەگەڕن. هەر ئەوەش دی دەبینم لێرە بەرچاوە زۆر جوان ئەیبینم. متمەئینم دوا ڕۆژێکی زۆر ڕۆن دروست دەکەن بۆ ژنان لە هەموو قەشێک زیاتر پێویستە. چۆن ژنەکان لە جامعەی سونەتی ئێمەدا بەردەوام تووشی توندوتیژی دەبن، هەم لەلایەن کۆمەلگاوە، هەم لەلایەن سروشتەوە، هەم لە هەموو بارێکەوە. ئەگەر ژنەکان خۆیان دۆزنەوە خۆیان ببینەوە لە ڕووی خوێندنەوەی جددی، خوێندنەوەی ئاگاهانەوە لە هەموو بارەکانە بخوێندنەوە، یعنی واقعەن دەتوانن خۆیان ڕزگارکەن لەو ڕابردووە، لەو مێژووە سەختەی کە بەسەریان بردوویەتی تکرار نەبێتەوە، دووبارە نەبێتەوە. ژیانێکی نوێ بخۆڵقێن، ژیانێکی لە ڕووی ئاگاهیەوە تەواو زانایەنەوە، هەم بۆ پەروەردەی منداڵ پێویستە، هەم بۆ خۆدۆزینەوەی خۆیان پێویستە، هەم بۆ بەرخورد لەگەڵ جامعە و کۆمەلگادا پێویستە. یعنی واقعەن بۆ ژنان یەکجار پێویستە زۆرە. زیانگاندن بە ئافرەتان و کوشتن ئێستا بۆ بە شتێکی زۆر ئاسایی لە کۆمەڵگایە کە ئەیبینین ڕۆژانە کوژن. بۆی زۆر پێویستە کە خانمەکان ئافرەتەکان بێن بۆ ئەم پێشانگایە، چەنەها کتێبی بە سوودی لێ بۆ ئەوان، چونکە ئێستا لە کۆمەڵگەکەمانە ئەوە بۆ بە شتێکی ئاسایی کە ڕۆژانە زۆر ئەو ئەبینین ئافرەتە کوژن زیانیان پێ ئەگەێنن و هیوادارم هەمویان بێن و بە کتێبێکیش بێ هەر سوودێک هەیە بۆیان.